آخر ئامۆژگاری قەومەکەی قارون چی بوو؟ وتیان ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. أي قارون ئەم ماڵ و سەرۆت و سامانەی کە خوا بە تۆی بەخشیوە بەم ماڵ و سەرۆت و سامانە لەسەر زەویە فەسادی و خراپە بڵاو مەکەرەوە. سە خەڵکانێکی دەسەڵاتیان هەیە یاخود پارەیان هەیە تەماشا دەکەی لەسەر زەویە خراپە بڵاو دەکەنەوە. ئەوە کوژن لەسەر عەرزێ لەسەر پارەیە تەما هەیە زوڵم لەوەکە ئەکەن لەوەکە ئەدەن خەڵکە نێرن گیانی ئەوەکەی تر بەو ماڵ و سەرۆت و سامانەی کە هەیانە فەسادی لەسەر زەویە بڵاوەکەن. هەروەکو چۆن قارون دەیکرد هەر کەسێک عەقڵی نەی بڕایە دار و دەستەکەی بۆ ئەناد یا بیکوژن یا سوکایەتی پێ بکەن. کەسانی کشێ بە هەمان شێوەی قارون لەسەر زەویە فەسادی بڵاوەکەنەوە. پارەیەکی پێیە لە شەڕ و لە ئاژاوە سەرفێکە. خەڵکە کوژێ زوڵم لە خەڵکی ئەکا تەعدا لە خەڵکی ئەکا سوکایەتیان پێ دەکا هەڕەشیان لێ دەکا چونکە پارەی پێیە. بۆی ئەی قارون بەو سەروەت و سامانەی خۆت لەسەر زەویە فەسادی بڵاو مەکەرەوە. زینا مەکە، مەشروب مەخۆ، حەقی خەڵکی داگیر مەکە، زەوی خەڵکی داگیر مەکە، بیر بۆ خەڵکی و چاڵ بۆ خەڵکی هەڵ مەکەنە، دژایەتی حەق مەکە. بەڵام قارون وازی نەهێنا.